کرێکاران نەک بۆ سەرمایەداران مافی کرێکارانە ڕۆڵیان لە داڕشتنی یاساکانی کار هەبێت و بەشداری کە پێیان وا مێژوویان وەستا ئەمڕۆ ئەیبینی ڕۆژێکی جەهانی ئاوابوونی هەیە و ئەم خەڵکە هاتوون بۆ داکۆکی لە مافی کرێکاران پێمان ئێژێکە مافی کرێکاران بە تەواوی نەدراوەوە نە بە تەواویش حتا بە نیوەیش نەدراوە ئەوەی کە بە پێی حەقی زەحمەتی خۆیانە دەستیان ناکەوێت سەلامەتی شوێنی کاریان نییە مافی بەرابەریان نییە لەگەڵ ئەوەی کە کارەکەیان پێ ئەسپێرن ئەوە نە بەرامبەر ئەو کارێک کە ئەیکەن حەق دەستێکیان بێت لە کاتی خۆیان موچە وەرناگرن و سەلامەتی و تەندروستیان لە شوێنی کار پارێزراو نییە و من پێم وایە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ڕێژەی گیانە دەستانی پەنابەران ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێت وە پارێزراو نین کرێکاران بۆیە لە ڕۆژێکی ئاوا هەمومان ئەبێ داکۆکی لە مافی کرێکاران بۆ بەدەستهێنانی مافە ئینسانیەکانیان بکەین خۆی هەر لە سەرەتاوە هەر ئینسانێک پێویستە بۆ بژێوی ژیانی خۆی تێکۆشام بکات بەڵام بەداخەوە لە وڵاتانێکی دواکەوتوو کە لە شەرق الئەوسەط بوونیان هەیە نە بۆ پیا و نە بۆ ژنیش دەرفەتی کار بوونی نییە بۆیە بە پیاوان و بە ژنان و زیاتر ڕوەکەن لە کرێکاری بەڵام مەجبورن لەبەر ئەوەی کە بژێوی ژیان زۆر قورسە لێرە و ئەو فشارانەی فشار و هەزینەهای ژیان لەسەر شانیان بۆ ژن و بۆ پیاوە بە هەردووکیشیانەوە دابین نابێ پێویستە کە ژنانیش بێنە دەرەوە لە ماڵ و بەپێ ئەوەی کە دەرفەتیان بۆ نەرەخساوە کە لە کاتی خۆیە گەشە بکەن و بتوانن بە پێ شایستە بوونیان بگەن بە ئەو تەوانامەندبوونی خۆیانە ڕوەکەن لە کرێکاری لە هەمان کاتیشە بەداخەوە نەموچەی یەکسانیان دەسەکەوێ وەنا حتا لەگەڵ کرێکارانی پیاویش بەراورد ئەکرێن کە ژنان شوێنی کاریان نالەبارترە و بەپێ ئەو کارێک کە ئەیکەن موچەی شیاوی خۆیان وەرناگرن ئێمە وەک داکۆکیکارانی چەساوەکان کە کرێکاران یەکێکن لەو تەیفەی لەو قشرا لەو بەشەی کۆمەڵگا کە زۆرترین زەرەریان لێ ئەکەوێ ئێمە بەردەوام بین لەسەر حەقخوازی ئەوان و حەقانیەتی ئەوان بسەلمێنین تا ئەو ڕۆژەی کە مافی خۆیان وەربگرن و بەپێ ئەو زەحمەت و تێکۆشانە کە ئەیکەن ژیانێکی شیاویان بۆ دەستەبەر بێت. ژیان ئازادی! ژیان ئازادی! ئەمڕۆیەکی ئێرە فرۆشی هێزی کارە دەزانین لە ڕووی سیاسی و یاساییەوە کە ئەم یادداشتنامەیە ئاراستەی ڕایگشتی بکەین لە پێناو بەردەوامبوون و سووربوونمان لەسەر داخوازی کرێکاران کە چەندین ساڵە ئاراستەی دەسەڵاتدارانی هەرێم ئەکرێت بەڵام بێگوێدانە ماف و یاسا هیچ وەڵامێکمان نییە بۆ داخوازی کرێکاران لە ئاستی بەرپرسیارەتی یاسایی و سیاسیدا کار ناکەین بۆ کرێکاران بۆیە ئێمە بەردەوامین لە کار و چالاکی لە پێناو مافەکانی کرێکاراندا و هەموو شێوازەکانی خەباتی سیاسی و جەماوەری و ڕاگەیاندن دەگرینە بەر لە ڕێگەی ئەم یادداشتنامەیە بۆ ڕایگشتیش جەخت دەکەین لەسەر مافەکانی کرێکاران. داخوازەکان بۆ بەدیهێنانی مافەکانی کرێکاران یەکەم دەرکردنی یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارانی ڕۆژانە و کرێکاری بیناسازی بگرێتەوە دووەم دەرکردنی یاسای کاری هەڵسوڕانی سەندیکایی کە ئازادی و سربەخۆیی فرەسەندیکاکان مسۆگەر بکات سێهەم کاری گونجاو یان بیمەی بێکاری بۆ سەرجەم هاونیشتیمانان چوارەم بەداداچوون و لێپرسینەوە بۆ ئەو خاوەنکارانەی کە لە کارگەکاندا دەرماڵەی هاندان و مەترسی و خۆراک و هاتوچۆ و مکافەئە وەک خۆی جێبەجێ ناکەن
پێنجەم بەرزکردنەوەی لایەنی کەمی کرێ بۆ 700,000 دینار و تەواوکردنی ڕێژەی دەستکەوتی هەر هاوڵاتیەک کە داهاتی کەمترە لەو ڕێژەیە. شەشەم دامەزراندنی یان هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. یەکی ئایار ڕۆژی بەرەنگاریە، دژی نادادی و ستەمکاری سەرمایەداری وێزگەیەکی گرنگە لە خەباتی کرێکاران بۆ باشتربوونی ژیان بەگشتی. لەو بارەیەوە ئەو پێشکەوتنانە و ئەو دەستکەوتانەی بەهۆی کاری ئەوان و خەبات و فشاری بەرەی چەوساوەکانەوە بەدەستداتووە بۆ گۆڕانکاری چاکسازی لە کۆی ژیانی مرۆڤایەتی مای شانازی و ڕێزلێنانە. سەرمایەداری وەک درندەیەکی برسی بە قازانج تین و بە خوێن هاتە ناو ژیانی مرۆڤەوە و شێوەیەکی نوێی لە کۆیلایەتی چەوسانەوە بەرەمێنا. لە لۆچی هەر زەمانێکا بم لە بیابانی قاقڕی هەر برسێکدا و لە ناو دەستی دێم و قلیش قلیشی هەر کرێکارێکدا بم لە بن بەتانی گرمۆڵەی ژێر هەر دەوارێکی ڕەشدا بم. من ئەیبینم ڕنج و ئارەقەی ئەو کرێکارەی ونمان ناکا و ونی ناکەین.